دارانەی کە بەرەگرن لە ناو شارە زیاتر خورماکانن لە چەند باخچەیەکەمانە هاوڵاتی بە شێوەیەکی ڕێکوپێک تەعاملی لەگەڵ دەکات. بەشی باخچەکانی شارەوانی قەزای کەلار بە مەبەستی سەوزکردن و جوانکردنی دەواازەی قەزای کەلار ئەمڕۆ نزیکەی 400 دار زەیتونیان هێناوە بە درێژایی 2 کیلۆمەتر و نیو داری زەیتون لە دەواازەی قەزای کەلار دەچێنن. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمە لای کاک ئارام بەڕێوەبەری بەشی باخچەکان لە شارەوانی کەلار. کاک ئارام سڵاو لێبێ، چۆن بۆ بیرتان کردەوە لەوەی کە داری زەیتون لەم ڕێگەیە بچێن؟ بۆچی داری زەیتون؟ سڵاو لە ئێوەش. ئێمە لە درێژەی ئەو کارانەمان کە لە لابردنی باخی زیادەڕەوی لە سنووری شارەوانی کەلارە دەستمان پێ کردووە لە پارەوە. چەند باخێکمان ماوەتەوە باخانەش زۆرینەی ئەوانەی کە تیایان درەختن زەیتونەکانیشان تەمەنیان لە نێوان 15 بۆ 20 ساڵە. بۆیە ئێستا وەرزی چاندنە لە ناوچەکەمان بیرمان لەوە کردەوە کە دەواازەی شاری کەلار کە لە گوندی بەلوتەوە داخلەبی بەرەو کەلار نزیکەی 2500 مەترە. ئەو 2500 مەترە هەمووی بە داری زەیتون بچێنین، چونکە ئەم دارە زەیتونانە هەم لە ناوچەکەمان چاک گەشاکەن و ئەگوجێن، هەم سیمایەکی جوانیش بۆ جادەکە دروستەکە. شەواتە و باخانی کە زیادە ڕەوین لە بریەوەی کە دارەکانیان وشک بێت و بفەوتەوە ئەیگوازنەوە لە شوێنی دیکەیان چێن. بەڵێ ئێمە هەر درەختێک لەو شوێنانەیە کە زیادەڕەویە باخی تیا دروستکراوە، ئەگەر بزانین ئەگونجێ قابلەتی گواستنەوەی هەیە و چەکەرا کاتەوە و لە شوێنێکی ترگەشاکە ئیگوێزینەوە بە ئەو شوێنانەی بۆی نەفەوتێ لە فەوتان ڕزگاری بکەین. ئەم ڕێگایە کە باس کرد نزیکی 2 کیلۆمەترنیەوە چەند داری زەیتونی تاچێن؟ ئێمە ئێستا لێرە ئەم 2 کیلۆمەترنیوە 400 داری زەیتونمان تیا چاندووە کە داری زەیتونی گەورەیەوە خۆشتان ئەیبینن. باشە کاگارام لە بەشێک لە شەقامەکانی دیکەی کەلار بە هەماشەوە داری زەیتون و خورما و نارنجی شێنراوە. ئەمانە کە دواتر بەرەگرن بەرەکانیان چی لێەکرێت؟ لە شارەوانی کۆیەکاتەوە ئەی فرۆشت یاخود هاوڵاتیان ئازاد نخۆیان نەتوان بڕۆن لە شەقامەکان ئەو بەرهەمانە لێ بکەنەوە. ئێمە درەختەکانمان پرۆژەکەمان سەرەتایە بڵین تازە دەستمان پێکردو لە ساڵانی پێشووتران نەبووە. دەست پێکردنەکە تازەی ئینتاجێکی ئەوتوی نییە بڵین شارەوانی ستافی بۆ کۆکردنەوەی. بەڵام لە داهاتووە ئەگەر بگاتە ئەو ڕێژەی کە بزانین پێویست بەوەکە بە ستافێک کۆ بکرێتەوە. بەڵێ بە تاکید ئیشی ئەوشمان کرد، پلانی ئەوشمان هەیە. بەڵام لە ئێستەیە ئەو دارانەی کە بەرەگرن لە ناو شارە زیاتر خورماکانن لە چەند باخچەیەکەمانە هاوڵاتی بە شێوەیەکی ڕێکوپێک تەعاملی لەگەڵ دەکات. ئەو خورمایانەی پێگەن لێکەنەوە یان بەکارهێنن بۆ خۆیان، ئەوەشی کە پێگەشتنیک دواکە پێوەی ئەمێنێتەوە و درەختەکەش خراپ ناکەن.